بابەتی مەلا عەبدوڵەتیف سەلەفی من بە شێوازێکی تر باز دەکەم بە پێچەوانەی ئەوانی تر. کاکە مەلا بە قورمان شتەکەەوە گەورەی مەکە خۆت تووڕە مەکە و خۆت تێک مەدە. ئەم ملەتە باوەرت بێ هەفتەیە کە دە ڕۆژە لە بیری دەکەن بابەتەکەی تو ئیتر چوون هاتووە بەوا بڕوە باشترە. دەهان ڤیدیۆ نەک دەنگ ئی بەرپرسانی سیاسی ئەم وڵاتە بڵاو کڕایتەوە، دەنگیان بڵاو کڕایتەوە. براکەی مەسعود بارزانی من خۆم دەهان دەنگی ئەوم بڵاو کردوتەوە. هیچ ڕوویدا؟ هیچ. بەعکسەوە ئێستش کە دەچتە ناو خەڵکە تەمەنا دەکەن وێنەیەکی لەگەڵ بگرن. بەرپرسی یەکێتی هەبووە، سەرکردایەتی یەکێتی، ئێستا شەو ڕۆژ لەسەر تەلەڤیزیۆنە. لەوەی تو خراپتر بڵاو کرایەوە، بڵاویشمان کرد، خۆم بڵاوم کردەوە. هیچی لێکرا؟ ناوەڵڵا. ئەم ملەتە نەخۆشیەکی هەیە لە بیرکردن، شت لە بیر دەکا. ئیتر ئەوەی توش با بڕوە کردوتە مەڵێ ئەی ئایە ڕاستە، ئەوە حەقیقەتێکە. چونکە کە تو بڵێ ئەی ئایە، ئەی ئای بەرنامەی هەیە دەیدەیەت پێت دەڵێ ئەمە دروست کراوە یان درۆیە، و بەرنامەکەش بە بەلاش هەیە. ئیتر ئینکاری لێمەکە، شتەکە کردوتە و خۆت بێدەنکە و مانگێکە دوو مانگە ئیتر لە بیر دەچێت ئەو میمبەرە هەزارەها مەڕ و نەزان بە دوات دەکەوێن و پێت دەڵێن مامۆستا مامۆستا. شتەکە وا دەڕوە. ئەمەش پشیرەکەمە لە پشتەوەیە. ئیتر ئەم بابەتە زۆر بە گرنگی وەرمەگە خۆت تێک مەدە، باوەر دەبێت دەڕوا. هیچ نییە، هیچ لێ ناکەن. هەر ئەوەی جاران دەمێنیەوە، یعنی لە ڤیدیۆ ئەوەی تو ڤیدیۆ نییە، دەنگە بڵاو بکرایەوە. هیچ. ئەمە بوویتە سیمەتێک یان بوویتە خاڵێک کە ئەو بەرپرسە زیاتر پێ مەشهور بێ، بەناوبانگ بێ. کابرایەکی زێباری هەبوو ڤیدیۆەکەی بڵاو بوویەوە، ئەزان چی بوو؟ ئێوەتی کاکە با بڵاو بێتەوە، خەڵک هەمووی بینی زەکەرەکە چەند گەورەیە، شانازی بە زەکەرەکەی دەکرد. ئیتر خەڵک لە بیری چوو. ئەم هەموو گەندەڵیە، ئەم هەموو نەهامەتیە، ئەم هەموو بێوجدانی ئەم حزبانە و بەرپرسیانە لەگەڵ خەڵک دەکەن، هەمویان لە بیر دەچێ. توش هەر لە بیریان دەچێ. قومەڵە مەزهەر لە توی خراپتر کردووە. مەسعود بارزانی خەڵاتی کرد. ئەتوش دوور نییە سبەینێ باڤڵ تەڵامانی خەڵاتت بکە. تەواو شتەکەەوە دەڕوا. بەداخەوە وایە. کێ زیاتر شتی خراپ بکە لە وڵاتی ئێمە، ئیتر کەسایەتێکی دینی بێ، کۆمەڵایەتی بێ، سیاسی بێ، گەورەتر لێدێ. نەمان بینەوە یەک مەسئول، یەک کەسایەتی لەسەر بڵاوبوونەوەی هەتکبەریەکی خۆی دوور کەوت بێ لە سیاست یان لە ئەو مەجالێکی تیایشەکە، ئیتر چ میدیایی بێ، چ دینی بێ، هەر دەمێنێ و یەک دوو مانگە و خەڵتە بیر دەچێ و شتەکە تەواو دەڕوە.